گەورە و مێهرەبان سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی دەستەی سەرۆکاتی پەرلەمان و پەرلەمانتارانی بەڕێز خۆم بە بەختەوەر دەزانم ئەمڕۆ هاتوومەتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی چەند تەوەر و بابەتێکی گرنگ و جێبایەخی ئێوە و ڕایگشتی کوردستان بخەمە ڕوو. بێگومان پەرلەمانی کوردستان وەک دەستگایەکی گرنگی یاسایی و داوامەزراوەیەکی باڵای دەستوری هەمیشە جێگەی بایەخ و ڕێز و پێزانینی ئێمە بووە. لە دوای سوێند خواردنمان لە بەردەم پەرلەمان و لە ماوەی دوای دەست بە کاربوونی کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستان پەیوەندی و هەماهەنگی بەهێز و پتە و تەواوکەرمان لەگەڵ هەموو دەسەڵاتەکانی دیکەی هەرێم و لە نێوانشیاندا لەگەڵ پەرلەمانی کوردستان هەبووە کە کاریگەری ئەرێنی هەبووە لەسەر جێبەجێکردنی باشتری کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستان. ئێمە هەر لە سەرەتاوە لە کارنامەی کابینەی نوێمدا ئاماژەمان بە ڕۆڵی گرنگی پەرلەمان کردووە بۆ بە دوواداچوونی کارەکانی حکوومەت و هەماهەنگی و هاوسەنگی و بەرپرسیارەتی هاوبەش. لەم ڕۆژەوە لە کابینەی نوێمدا بە بەراورد لەگەڵ هەموو خولەکانی پێشووی پەرلەمان ئێمە زۆرترین ژمارەی وەزیر و بەرپرسانی حکومی هەرێممان ناردوتە دانیشتنەکانی پەرلەمان و کۆبوونەوەی لێژنەکانی پەرلەمان. لەسەر بنەمای شەفافیت بە ئەرکی خۆمان زانیوە ڕاستیەکان بە خەڵکی خۆمان بڵین و دوور لە هەموو مزایەدەکردنێک لە پرۆسەی چاکسازی بەردەوام بین. بۆ ئاگاداریەوەی بەڕێزی شەنجمەنی وەزیران بەم نزیکانە راپۆرتێکی تایبەت بە گشت وردەکاریەکانی جێبەجێکردنی یاسای چاکسازی ڕەوانەی پەرلەمانی کوردستان دەکات. پەرلەمانتارانی بەڕێز، ئەمڕۆ خۆشحاڵم لێرەدا ڕوونکردنەوە وردەکاری پێویستان لەبارەی چەند دۆسیەیەکی ماوەی کارکردنمان وەک سەرۆکی وەزیرانی کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستان پێشکەش بکەم. لەوانە پرۆسەی چاکسازی و هەنگاوەکانی جێبەجێکردنی یاسای چاکسازی دۆخی دارایی و تەندروستی ئێستای هەرێمی کوردستان و ڕێڕەوی پرۆسەی گفتوگۆ و دانوستان لەگەڵ حکوومەتی فیدرالی لە بەغدا. بەر لەوەی بچمە سەر وردەکاریەکانی ئەم دۆسیانە بە پێویستی دەزانم ئاماژە بەوە بدەم کە لە ماوەی یەک ساڵی دەست بە کاربوونی کابینە نوێمدا هەرێمی کوردستان و عێراق و جیهان دووچاری چەند قەیرانێکی سەختی تەندروستی و ئابووری بوونەتەوە. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لێکەوتە نێگەتیڤەکانی و بە تایبەتی دابەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا هەروەها دووەکەوتنی خەرجکردنی بەشە بودجەی هەرێم لەلایەن حکوومەتی فیدرالیەوە کاریگەری نەرێنی لەسەر هەموو بوارەکانی ژیاندا دروست کردووە. ئەم قەیرانانە کێشە و گرفت و تەحەدای گەورەی نەک هەر بۆ ئێمە بەڵکو بۆ وڵاتانی زلهێزی خاوەناوبووری و پێشەسازی گەورەی جیهانیش دروست کردووە و سیستمی دارایی و ئابووریە وڵاتانەی ڕوبەڕووی داڕمان و زیانی گەورە و بێوێنە کردوتەوە. سەرەڕای هەموو ئەو قەیرانانەش بەڵام ئێمە هەرگیز لە کارکردن و پێشکەشکردنی پرۆژە خزمەتگوزاری و استراتیجیەکان نەوەستەوەین و بە پێی توانای دارایی بەردەست بەردەوام بووین کە دواتر ئاماژە بە هەندێکیان دەدەین. بەڕێزان، لە ڕێوەڕەسمی سوێند خواردنمان لە بەردەم ئێوەدا لە گوتارێکدا ئاماژەم بەوەدا کە ئەرکێکی سەختمان لە ئەستۆ گرتووە و چاوەڕوانی زۆریش لەم کابینە دەکرێت و هەوڵ دەدەین لە ئاستەم چاوەڕوانیەدا بین. بەڵام لە هەمان کات دەگوتم دەبێ واقعی بین و کۆسپ و کێشە و گرفتەکە لە کەبووەکانمان لەبەرچاو بێت، چونکە تێپەڕاندنی ئەم کۆسپ و تەگەرانە کاتیان دەوێت. بۆیە پێویستە لەم چوارچێوەیەدەوە لە بەرچاوگرتنی ئەو قەیران و دووخە تەندروستی و داراییە سەختەی هاتە پێش هەڵسەنگاندن بۆ کار و ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت. لێرەدا دێمە سەر باسکردنی ئەم دۆسیانەی کە مەبەستی کۆبوونەوەی ئەم ڕۆمانە. تەوەری یەکەم پرۆسەی چاکسازی. وەک ئاگادارن چاکسازی بەشێکی گرنگی کارنامەی کابینەی نوێمە و هەر لە سەرەتاوە زۆر بە جددی کارمان لەسەر کردووە. بەڵام بێگومان چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە و بە شەوە ڕۆژێک تەواو ناکرێت و هەموو کەرتەکانیش دەگرێتەوە. ئێمە لەسەر چەند ئاستێکی جیاواز دەستمان بە ئەنجامدانی چاکسازی کردووە کە دەکرێت بۆ دوو بەشی سەرەکی دابەشی بکەین: چاکسازی دارایی و چاکسازی کارگەڕی. یەکەم چاکسازی دارایی. چاکسازی داراییش هەردوو بواری داهات و خەرجەکان دەگرێتەوە بەم شێوەی خوارەوە. چاکسازی لە بواری داهات ئەمەش سێکتەرەکانی باج و گومرک و دەروازە سنووریەکان دەگرێتەوە کە بەم شێوەیە بە وردی ئاماژە بە گرنگترین ئەو هەنگاوانە دەکەین کە لەم بوارانەدا ئەنجام دراون. چاکسازی لە بواری باج.
پشتبەست بە برگەی هەشتم لە هێڵە گشتیەکانی بەرنامەی کاری کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان تایبەت بە چاکسازی کە تیای داهاتووە هەشتم چاکسازی لە سیستەمی باج دەکەین و دەبێت دادپەروەری لە وەرگرتنی باج جێگیر ببێت و هەموو ڕێکارێکی یاسایی و کارگەری دەگرینە بەر بۆ ڕێگەگرتن لە خۆدزینەوە لە باج و میکانیزم و پێوەری تازە دەگرینە بەر بۆ سەپاندنی باج لەسەر ئەم بنەمایە لێژنەیەکی باڵا پێکێنرە بۆ پێداچوونەوە بە بواری باج لە هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران سەرجەم ڕاستپاردەکانی لێژنەکەی بە بڕیاری ژمارە 64 پەسەند کرد و ئێستا کەوتوتە بواری جێبەجێکردنەوە بە تایبەتی لە دانانی باج لەسەر پەیوەندی و گەیاندن و باج لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان باجدان لەسەر کۆمپانیەکانی پەیوەندی و گەیاندندا یەک لە چوارچەوەی دانانی باج لە بواری پەیوەندی و گەیاندندا وەک مۆبایل و ئینتەرنێت کۆمپانیەکانی گەیاندن لە هەرێمی کوردستان پابەند کراون بە پێداویستیە و شایستەدارایانەی کە لە ئەستۆیانە وەک بەشی حکوومەت یاریمی کوردستان بە پێی گرێبەستی هاوبەشی حکوومەت و ئەو کۆمپانیانە یان ئەو بڕەپارانەی وەک باج یان ڕەسم یان سزای دواکەوتن لەسەریان کەڵاکە بووە دوو ڕاستپاردنی وەزارەتی گواستنەوە گەیاندن و دابینکردنی بەشی یاریمی کوردستان لە باجی فرۆشتنی سەرکارتی مۆبایل بە پێی ڕێژەی فرۆشتنی کار لە هەرێمی کوردستان کە ڕێژەی بەشداربووان و فرۆشتنی کۆمپانیەکانی کوڕک و ئاسیاسێل و زەینی عێراق لە هەرێمی کوردستان زۆرە و بەهۆی ئەوەی ئەم باجە لەلایەن هاوڵاتیان یاریمی کوردستانەوە دەدرێت بۆیە پێویستە بۆ بەرژەوەندی و خزمەتی هاوڵاتیانی هەرێم خەرج بکرێتەوە سێ پێویستە لەسەر کۆمپانیەکانی مۆبایل کە قەرزداری باجی هاتوون لە بەرگەی سەرەوە پێداچوونەوە بە خشتەی دانەوەی قەرزەکانیان بکەن بە شێوەیەکی گونجاو و کەمکردنەوەی ئەو ماوەیەکە قسەکانیان لەسەردا بەشکراوە چوار پابەندکردنی کۆمپانیەکانی بواری خزمەتگوزاری ئینتەرنێت کە گرێبەستی ڕاستەوخۆیان لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن لە حکوومەت یاریمی کوردستان هەیە بە پێدانی باجی پێویست بە وەزارەتی دارایی و ئابووری بە مەرجێک کاریگەری لەسەر کواڵەتی و نرخی خزمەتگوزاریەکە نەبێت پێنج وەزارەتی دارایی و ئابووری بەڕێوەبەرەتی گشتی باجەکان و خانوبەرەی میری نووسراویان کردووە بۆ سەرجەم بەڕێوەبەرەتەکانی باجی دەرامەدی کۆمپانیەکانی هەولێر سلەیمانی دوهۆک و بەڕێوەبەرەتی گەورە باجدەران کە پێویستە سەرجەم کۆمپانیەکانی بواری گەیاندن پێڕاگەیاندنیان بۆ بکرێت و ملکەش بکرێن بە پێدانی باجەکانیان بە زووترین کات تاوەکو ئێستا 49 کۆمپانی بواری گەیاندن ئاگادار کراونەتەوە لەلایەن وەزارەتی گواستنەوە گەیاندن بۆ ئەوەی پابەند بن بە شایستەداریەکان لەگەڵ کۆمپانیای فڕۆکەوانی عێراقی و 7 کۆمپانیا دراونەتە دادگا بۆ پابەندبوون بە پێدانی شایستەداراییەکان 6 جیا لەم هەنگاوانەی ئاماژەمان پێدا کاریشمان کردووە بۆ نەهێشتنی ڕوتین و بیرۆکراسی لە دەمودەستگەکانی حکوومەت و ڕایکردنی شوکار و مامەڵی هاوڵاتیان لە فەرمانگەکانی حکوومەت بە شێوەیەکی ئاسان و خێرا هەروەها دەست بە پێشکەشکردنی چەندین خزمەتگوزاریەکی گشتیش کراوە بە شێوەیەکی ئەلکترۆنی ئەمە جیا لە بەستنەوەی دەروازە سنووری و فڕۆکەخانەکان بە سیستمی ئەلکترۆنیکە ئاسانکاری باشی کردووە لە بواری کۆکردنەوەی گومرک و باشتربوونی کواڵەتی کۆنترۆلدا باج لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان و گۆڕانکاری لە ڕێکار و میکانیزمی وەرگرتنی باج یەک ئەژمارکردنی باج لەسەر گشت پرۆژەکانی وەبەرهێنان کە مۆڵەتیان لە دەستەی وەبەرهێنان وەرگرتووە و ماوەی بەخشینەکانی باج و گومرکیان تەواو بووە لەبەر ڕۆشنایی یاسایی وەبەرهێنان ژمارە 4 ساڵی 2006 وەریان گرت بوو دوو ڕاستپاردنی دیوانی چاودێری دارایی لە هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی و ئابووری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وەزارەتی بازرگانی و پێشەسازی بۆ پەلەکردن لە جێبەجێکردنی پەیڕەوی ژمارە 3 ساڵی 2020 تایبەت بە پیادەکردنی پێشەی چاودێری و وردبینی هەژمارەکان و پێکێنانی ئەنجومەنی پیشەی چاودێری و وردبینی هەژمارەکان لە هەرێمی کوردستان و ڕێکارەکانی تایبەت بە پەیمانگای باڵای زانستە دارایی و ژمێریەکان جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ڕۆڵێکی گرنگ دەبێنێت لە ڕێگەکردن لە خۆدزینەوە لە دانی باج سێ پابەندکردنی گەورە باشدەران لە بوارەکانی نەوت کارگەکانی ئاسن و چیمەنتۆ و وێستگەکانی بەرهەمێنانی کارەوە و پەیوەندی و گەیاندن بۆ پێشکەشکردنی هەر دەفتەرێکی بازرگانی و بەڵگەنامەیە کە ڕاستی و دروستی داهاتی بەدەست هاتوو دەخاتە ڕۆ وازهێنان لە خەملاندنی لە گۆترە کە ڕاست و دروستی قازانجی بەدەست هاتوو لەلایەن ڕاستپێردراو بە پێدانی باج ناخاتە ڕوو بۆ ئەمە بەستەش ئەنجومەنی وەزیران پێڕەوی تیانۆسگرتنی بازرگانی بۆ مەبەستەکانی باجی دەرامەت ژمارە 2 ساڵی 1985 لە هەرێمی کوردستانی عێراق هەموار کردووە بە پێی پەیڕەوی ژمارە 1 ساڵی 2019
4 هەڵوەشانەوە و ڕاگررتنی گشتە و بڕیار و فەرمان و نووسراوانەی لێخۆشببوون لە باج و لە هەر سەرچەوەیەکەوە دەرچوو بن ئەگەر لە دەرەوەی یاسا پەیوەنددارەکاندا دراون. گمرگ و دەواازە سنووریەکان بەڕێزان سەبارەت بە گمرک و دەواازە سنووریەکان لێرەدا دەمەوێت چەند ڕوونکردنەوەیەکدەم. ئێمە بۆ ڕێخستنەوە و پێداچوونەوە بە کار و بارەکانی دەواازە سنووریەکان لێژنەیەکمان پێکێنا لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە بۆ کۆنتترۆلکردنی سنوورەکان. 2 بڕیاری پێداچوونەوەمان بە گرێبەستەکانی دەواازە سنووریەکان داوە بە شێوەیەک ئەو خزمەت گوزاریانەی کە حکوومەت خۆی دەتوانێت ئەنجامیان بدات ئەوە لەلایەن حکوومەتەوە ئەنجام دەدرێن. بەڵام ئەو خزمەت گوزاریانەی حکوومەت ناتوانێت بیانکات لە ڕێگەی گرێبەستی شەفاف و ڕوونەوە دەدرێنە کەرتی تایبەت بە مەرجێک بۆ ماوەیەکی دیاریکرا و لە بەرژەوەندی گشتی دابێت. 3 یەکێک لە کێشە سەرەکیەکانی دەواازە سنووریەکان بەداخەوە بوونی دیاردەی قاچاقچیەتیە لە هەندێک لە دەواازە سنووریەکان و بۆ نەهێشتنی ئەم دیاردەیەش لێژنەیەکمان لە وەزارەتی ناوخواانجمەنی ئاسایش پێکێناوە و هیوادارین بە هاوکاری پەرلەمانی کوردستان و هەموو لایەنەکان بتوانین سنوورێک بۆ ئەم دیاردەیە و ئەو کێشەیە دابنین. چاکسازی لە بواری ڕێخستنەوەی زیادکردنی داهات. 1 وەزارەتی دارایی و ئابووری بەڕێوەبەرەتی گشتی باجەکان و خانوبەرەی میری بە چەندین نووسرا و بڕیاری هەڵوەشانەوەی هەموو ئەو لێخۆشبوانەی داوە کە پێشتر دراون و لەگەڵ یاسا و ڕێنماکان ناگونجێن. هەروەها دەبێ هەموو کۆمپانیەکان تۆمار بکرێن لە بەڕێوەبەرەتی گشتی تۆماری کۆمپانیەکان و ملکەتی پێدانی باج بن. 2 کارمان کردووە بۆ کۆکردنەوەی زانیاری و داتا لەسەر ڕسوماتی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی ڕێخستنەوەی میکانیزمی کۆکردنەوەی ئەو لایەنانەی ڕسوماتی خزمەتگوزاری وەزارەتەکان بە شێوەی گرێبەست کۆ دەکەنەوە بە جۆرێک لە خزمەتی بەرژەوەندی گشتی دەبێت و بە شێوەی ئەلکترۆنی تۆمار بکرێن لەلایەن فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری سەر بە ئەنجومەنی وەزیران. 3 دەستەی وەبەرهێنان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەستیان کردووە بە هەڵوەشانەوەی زەوی تەرخانکرا و بۆ ئەو پرۆژانەی وەبەرهێنان کە تا ئێستا دەست بەکار نەبوون. تا ئێستا 30 پرۆژە هەڵوەشاونەتەوە. هەروەها وەرگرتنی ڕێکاری یاسایی بەرامبەریان لەبەر ڕۆشنایی یاسایی وەبەرهێنانی ژمارە 4 ساڵی 2006 پرۆسەکە لە قۆناغی جێبەجێکردندایە و بەردەوامە. هەروەها وەزارەتی شارەوانی بە هەمان شێوە دەستی بە هەڵوەشانەوەی تەرخانکردنی ئەو زەویانە کردووە کە بە مساتەحەت دراون بەڵام دەست بە جێبەجێکردنی پرۆژەکان نەکراوە. 5 لێژنەی هاوبەش لە وەزارەتی شارەوانی و کشتتوکاڵ و داد پێکێنرەوە بۆ تاپۆکردنی ئەو زەویانەی کە بە شێوەی کارت بۆ هاوڵاتیان تەرخان کراوە وەک قەرەبۆی جوتیارانی خاوەن گرێبەست. دوای وردبینیکردنی دۆسیەکانیان پرۆسەکە بەردەوامە و لە قۆناغی جێبەجێکردندایە. 6 لێژنەی هاوبەش لە وەزارەتی شارەوانی و داد و دەستەی وەبەرهێنان پێکێنرەوە بۆ تاپۆکردنی یەکەکانی نیشتەجێبوون لە پرۆژەکانی وەبەرهێنان کە بە ناوی هاوڵاتیانەوەیە. 7 لێژنەی هاوبەش لە وەزارەتی شارەوانی و پارێزگاکان و یەکە کارگەریەکان پێکێنراوە بۆ پێداچوونەوە بە نرخی خزمەتگوزاری کۆمەڵگەکانی نیشتەجێبوون. وەک قۆناغی یەکەم زۆربەی کۆمەڵگەکانی نیشتەجێبوون پێداچوونەوەیان بۆ کراوە و نرخەکانیان کەم کراونەتەوە و بە مەبەستی کەمکردنەوەی بارگرانی لەسەر هاوڵاتیان. پرۆسەکەش بەردەوامە. 8 حکوومەتی هەرێم دەستی کردووە بە جەردکردن و پۆلینکردنی سەرجەم ملک و ماڵی وەزارەت و دەستە و لایەنە نەبەسراوەکان بە وەزارەت و سەرجەم دامەزراوەکان لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ملکەکانی حکوومەت وەک سەرچاوەیە بۆ داهاتی گشتی مامەڵەیان پێوە بکرێت. 9 پێداچوونەوە کراوە بەو زەویە کشتتوکاڵیانەی بە گرێبەست بە کرێدراون لە ڕووی نرخ و شێوازی گرێبەست. هەروەها پۆلینکردنی سەرجەم ئەو زەویە کشتتوکاڵیانەی کە زێدەڕەویان لەسەر کراوە بۆ ئەوەی وەک سامانێکی نیشتیمانی مامەڵەیان پێوە بکرێت و ببێتە سەرچەوەیەکی دیکەی داهات بۆ حکوومەت. 10 سەبارەت بە زێدەڕەوی لەسەر زەوی حکوومەتی کشتتوکاڵی و زەویەکانی تر لەسەر ئاستی پارێزگاکان و یەکە کارگەریەکان بە بەردەوامی ڕێگری دەکرێت لەسەر ئەم زێدەڕەویانە و پرۆسەکە بەردەوامە. 11 بۆ خێراکردنی پرۆسەی وەرگرتنەوەی داهاتەکانی حکوومەت داشکاندن کراوە بە ڕێژەی 15% لەو پێشینیانەی حکوومەت کە لە لای هاوڵاتیانە وەک پێشینەی خانوبەرە و پێشینەی هاوسەرگیری و قەرزی بچووک و پێشینەکانی بانکی کشتتوکاڵی و پێشینەکانی
پرۆژەکانی پێشەسازی گەشتیاری بە هەمان شێوە 15% لێ خۆشببوون لە قەرزەکانی کارەبا بۆ هاوبەشانی کارەبا کراوە بۆ ماوەیەکی دیاری کراوە. 12 پێداچوونەوە بە چەندین کۆنتراکت کراوە کە لە بەرژەوەندی لایەنی دووهەم ڕێکخرابوون، بەڵام ئێستا بە پێچەوانەوە لە بەرژەوەندی گشتی و حکوومەتدا گۆڕانکاریاندا تێدا کراوە. چاکسازی لە خەرجەکان. خەرجەکانی موچە و خانانشینی و بەخشین و امتیازات یاسای ژمارە 2 ساڵی 2020 هەر لە دوای دەست بەکاربوونمان لێژنەیەکی باڵامان لەلایەن پەیوەنددارەکانی ناو حکوومەت پێکێنا بە ئامادەکردنی پرۆژەی یاسای چاکسازی لە خانانشینی و موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان و ناردنی بۆ پەرلەمانی کوردستان کە دوجار لەلایەن ئێوەوە پەسەند کرا و لە 1 2020ەوە یاسای چاکسازی چوەتە بواری جێبەجێکردنەوە. لە ماوەی 3 مانگی پەسەندکردنیشیدا ئەم هەنگاوانە یاسای چاکسازی لە بواری کارگەڕی و دارایی جێبەجێکراون. 1 دەرچواندنی پەیڕەوی دامەزراندنی سندوقی خانانشینی فەرمانبەرانی حکوومەت یاریمی کوردستان ژمارە 7 لە ساڵی 2020. 2 یەکخستنی یەکەکانی ژمێریاری هێزەکانی 7 و 8 لە یەکەی ژمێریاری. 3 ئامادەکردنی پەیڕەوی ڕێخستنەوەی پاسەوانی لەلایەن وەزارەتی ناوخۆ بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کاروباری پێشمەرگە و ئەنجومەنی ئاسایش. 4 وەزارەتی کاروباری پێشمەرگە دۆسیەکانی شەهیدان و کۆچکردوان و خانانشینان بە گشت جۆرەکانی و پەککەوتەی سەنگەر یان ئامادە کردووە بۆ گواستنەوە بۆ سەر وەزارەتی دارایی و ئابووری بە ڕێوەبەرەتی گشتی خانانشینی و ڕێخستنەوەیان لەسەر بنەمای دادپەروەری و شایستەبوون و بە پێی ڕێنمایە بەرکارەکان. 5 ڕێخستنەوەی هەژماری خزمەت بە شێوەیە کە گشت وەزارەت و لایەنی نەبەسراو بە وەزارەت دەستیان بە پێداچوونەوە بە دۆسیەی فەرمانبەران کردووە. 6 پێداچوونەوە بە خانانشینی پلە باڵەکان لەلایەن بە ڕێوەبەرەتی گشتی خانانشینی. 7 بە ڕێوەبەرەتی گشتی خانانشینی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پلاندانان و ڕێکخراوی UNDP و فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری سیستەمێکی ئەلکترۆنی دانەوە بە مەبەستی دروستکردنی دۆسیە ئەلکترۆنی بۆ گشت خانانشینکراوەکان. ئەم پرۆسەیە یارمەتی دەردەبێت بۆ لێکجیاکردنەوەی کەسانی شایستە و ناشایستە و یەکخستنەوەی مافی خانانشینان و پاشان بەستنەوەی سیستەمی خانانشینی بە سیستەمی بایۆمەتری. 8 گرێدانی سەرجەم و چەو منحە و شایستە دارایەکان بە سیستەمی بایۆمەتری بۆ ئەوەی لە مەودووە بە پێی سیستەمی بایۆمەتری گشت موچە و منحە وەربگیرێت. یەکەم هەنگاویش بریتە لە پێداچوونەوە بە لیستی ئەوانەی کە لە موچە و منحەیەک زیاتر وەردەگرن لە دەرەوەی یاسا و ڕێنەما بەرکارەکان. نۆ ئەنجومەنی وەزیران پەیرەوی مەرجەکانی دامەزراندنی پلە باڵەکان لە بەڕێوەبەراتی گشتی و ڕاوێژکاری بەرەوسەرەوە دەرکردووە و چووەتە بواری جێبەجێکردن. 10 سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران داتای گشت بەڕێوەبەری گشتی و پلە باڵا و پارێزگار و قایمەقام و بەڕێوەبەری ناحیەی مەعاوەمی لە هەموو وەزارەتەکان دەستنیشان کردووە و پرۆژە بڕیارێک ئامادە کراوە بۆ گونجاندنیان لەگەڵ یاسای چاکسازی. 11 دەست کراوە بە وەرگرتنەوەی قەرزە بازرگانی حکومیەکان. بۆ ئەمە بەستەش بۆ وەرگرتنەوەی قەرزە بازرگانیەکان وەزارەتی دارایی و ئابووری تاپۆی سەرجەم ماڵ و مڵکی ڕەهنکراوی قەرزارانی ئاراستەی فەرمانگەی جێبەجێکردن لە وەزارەتی داد کردووە بە مەبەستی فرۆشتنەوەی مڵکەکان بە پێی یاسا و وەرگرتنەوەی قەرزە حکومیەکان ژمارە 56 لە ساڵی 1970. هەروەها وەزارەتی داد فەرمانگەی جێبەجێکردنی دادی تایبەت لە پارێزگای هەولێر دامەزراندووە تایبەت بە وەرگرتنەوەی قەرزە حکومیەکان. خەرجەکانی نەوت و گاز پێداچوونەوە بە باج و مەرج و بەرگەدارایەکانی گرێبەستەکانی بواری نەوت و غاز. 1 دەست بەکاربوونی تیمی شارەزە بۆ ئامادەکردنی راپۆرتێک لەسەر بابەتی پێداچوونەوە بە مەرجەدارایەکان و باش لە گرێبەستە نەوتیەکان لە هەرێمی کوردستان لەبەر ڕۆشنایی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007 و مەرجەکانی گرێبەست لە هاوبەشکردنی بەرهەمهێنانەوەی کە پێی دەڵێن Production Sharing Agreement کە ژمارەیان 78 گرێبەستە و 41 گرێبەستیان کۆتایی پێهاتووە و 37 گرێبەستیان چالاکە و 11 گرێبەستیان چالاکن و نەوتیان لێ بەرهەمدەهێنرێت لەگەڵ یەک گرێبەستی خزمەتگوزاری بە ڕاچاوکردنی یاساکانی باش لە هەرێمی کوردستان و بەراوردکردنیان لەگەڵ مەرجە دارایەکانی ئەو گرێبەستانە و ماف و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان هاتوو
کە لەو گرێبەستانە بە ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی و بنەمای هاوسەنگی لەم بوارە بە گوێرەی ئەو ڕێکار و میکانیزمەی لە گرێبەستەکاندا هاتوون بە ئاراستەی کەمکردنەوەی خەرجیەکانی کۆمپانیای بواری نەوت و غاز کە بە پێی راپۆرتی دیلۆیت بۆ ساڵی 2019 کۆی گشتی داهاتی نەوت لە هەرێمی کوردستان بریتی بووە لە 8 ملیار و 439 ملیۆن دۆلار. لەم بڕەپارەیە 4 ملیار و 515 ملیۆن دۆلار وەک سافی داهات بۆ وەزارەتی دارایی و ئابووری ماوەتەوە و باقیەکەشی کە دەکاتە نزیکەی 4 ملیارد دۆلار خەرجی کۆمپانیەکانی بواری خزمەتگوزاری نەوت و گاز بووە. بەم شێوەیە لە ساڵی 2019 ڕێژەی 47 لە سەتی داهاتی نەوت بۆ خەرجی کۆمپانیەکان بووە. 2. پابندکردنی سەرجەم کۆمپانیەکانی بواری خزمەتگوزاری نەوت و گاز لە هەرێمی کوردستان کە ژمارەیان 822 کۆمپانیایە بە پێدانی باجی پێویست بە پێی یاسا بەرکارەکان و ڕاستپاردنی لایەنە پەیوەنددارەکان بۆ پێداچوونەوە بە دۆسیە و کۆمپانیا خزمەتگوزاریانەی نەوت و گاز کە دەبێت ئەو کۆمپانیانە خۆیان تۆمار نەکردووە لە هەرێمی کوردستان خۆیان تۆمار بکەن لە بەڕێوەبەرەتی تۆماری کۆمپانیەکان و لە بەڕێوەبەرەتیەکانی باج بە پێچەوانەوە ڕێکاری یاسایی پێویست بەرامبەریان وەردەگیرێت و چالاکیەکانیان ڕادەگیرێت. 3. دەستەی وەبەرهێنان پێداچوونەوەی پێویستی کردووە بە دۆسیەی پرۆژەکانی وەبەرهێنان لە بوارەکانی نەوت و گاز کە مۆلەتی دەستەیان وەرگرتووە هەروەها جێبەجێکردنی حکومەکانی مادەی پێنجەم لە یاسای وەبەرهێنان ژمارە 4 ساڵی 2006 تایبەت بە بەخشینەکانی باج و گومرک کە تیایدا هاتووە دەستپێکردنی ماوەی 10 ساڵ لێبوردن لە باج لە ڕۆژی بەرهەمێنان بەکردنی دەست پێ دەکات نەک ڕۆژی وەرگرتنی مۆڵەتی وەبەرهێنان. 4. پابندکردنی ئەو کەسانەی کە لە بواری هاوردەکردنی سوتەمەنی بۆ ناو هەرێمی کوردستان کار دەکەن بە پێدانی باجی پێویست بە مەرجێک ئەو باجە لە داهاتی بەدەست هاتووی چالاکەکانیان بدەن و هیچ کاریگەری نەبێت لەسەر زیادکردنی نرخی سوتەمەنی لەسەر هاوڵاتیانی بەڕێز. 5. سەبارەت بە سەپاندنی باش لەسەر کۆمپانیا ناوخۆیەکانی بواری نەوت و گاز هەمانگی تەواو هەیە لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی دارایی و ئابووری بەڕێوەبەرەتی گشتی باجەکان و خانوبەرەی میری بە شێوەیە کە نووسراوی هیچ کۆمپانیایەک ڕایی ناکرێت تاک و پاکانەی باجی لەگەڵدا نەبێت. هەروەها وەزارەتی سامانە سروشتیەکان وردبینی دەکات لە بری باجی خەملێنراو لەسەر کۆمپانیەکان بەرامبەر بەو کارانەی کە هەیەە لە وەزارەتە سامانە سروشتیەکان بۆ نمونە حاڵەتی وە هەبووە پاش پێداچوونەوە بە پارەی خەملێنراو باش دەهێندە پارەکەی زیاد کردووە لەبەرەوەی پارەی کەم خەملێنراو بوو لە باج. سەبارەت بەو کۆمپانیا و لایەنانەی کە لە بواری هاوردەکردنی سوتەمەنی بۆ ناو هەرێمی کوردستان کار دەکەن چ کەسی سروشتی بنیان معنەوی ئەوە بە بڕی 2.25% باج دەدەن. چاکسازی لە بواری خەرجیەکانی بەکاربردن. 1. وەزارەتی دارایی و ئابووری بە ڕێنمایی دارایی ژمارە 14 بودجەی بەکاربردنی بە نزمترین ئاست کەم کردوتەوە بە جۆرێک تەنیا بوارە سەرەکیەکانی خەرجی بگرێتەوە وەکو دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی و خواردنی نەخۆشەکان و زیندانیەکان و خانەی بە ساڵاتچوان و کارەبا و بوارە گرنگەکانی دیکە. 2. لە سەرەتای مانگی هەفتی ئەم ساڵ دەست بە پەیڕەوکردنی سیستمی نوێی ئۆنلاین تایبەت بە خەرجیەکانی IIS کراوە بۆ خەرجکردنی بودجەی بەکاربردن و کۆنترۆلکردنی سیستمی کڕینی پێداویستیەکان بە پێی سیستمێکی ئەلکترۆنی کە جۆر و نرخ و هۆکارەکانی کڕین و بەکارهێنانی پێداویستیەکان تێدا ڕوونکرابێتەوە لە پێناو کەمکردنەوەی خەرجیەکان و براودان بە شەفافیەت و کەمکردنەوەی ڕوتین. 2. چاکسازی کارگێڕی. سەبارەت بە چاکسازیکردن لە بواری کارگەڕیدا ئەم خاڵانە ئەنجام دراون. 1. کردنەوەی چەندین فەرمانگەی خزمەتگوزاری بۆ نمونە نووسینگەی پاسپۆرت لە شارەکانی سۆران و زاخۆ و کۆیە کار دەکرێت بۆ کردنەوەی نووسینگەی پاسپۆرت لە چەمچەماڵ و ئاکرێ. بێگومانکردنەوەی ئەم فەرمانگانە ئاسانکاریەکی زۆر دەکات بۆ هاوڵاتیان نیشتەجێی ئەو شارانە و گوندانە و دیهاتەکانی دەوروبەریان. 2. پێداچوونەوە بە هەیکەلیەتی سەرجەم وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی پرۆسەی چاکسازی لە ئاستی کارگەڕیدا بە ڕەچاوکردنی پێداویستی فعلی و تایبەتمەندیەکانیان بە هەمان شێوە پێداچوونەوە و
پێداچوونەوە و دابەشکردنەوەی میلاکی سەرجەم دام و دەستگاکانی حکوومەت یاریمی کوردستان لەسەر ئەم بنەمانەی خوارەوە. دابەشکردنی پەیکەری ئیداری هەر وەزارەتێک و دام و دەستگایەک بە سێ ئاستی سەرکردایەتی سەرپەرشتیاری و جێبەجێکاری، هەروەها جیاکردنەوەی ئیشوکارەکانی سەرجەم وەزارەت و دام و دەستگاکان بوو دوو بەشی سەرەکی لایەنی کارگەری و دارایی و لایەنی پسپۆری و بچووکردنەوە و داڕشتنەوەی قەبارەی یەکە کارگەریەکان بە ڕەچاوکردنی سروشتی کار و چالاکیەکانیان. چوار گونجاندنی ناوی یەکە کارگەریەکان لەگەڵ سروشتی کار و چالاکیەکانیان. 5 هەڵوەشاندنەوەی خستن و پێکەوەلکاندنی ئەو پێکاتە ئیداریانەی کە ئەرک و چالاکیان وەک یەکن یان وەک پێویست چالاک نەبوون لە پێناو دووبارە نەبوونەوە و بەریەک نەکەوتنی ئەرک و بەرپرسیارەتەکانیان. هەروە لە بواری پێداچوونەوە و دابەشکردنی میلاکی فەرمانبەرانیش دەست بە چەندین چاکسازی کراوە کە دواتر لە راپۆرتێکی گشتیدا دەخرێنە ڕوو بڵاو دەکرێنەوە. تەوەری دووهەم بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و دابەشکردنی موچە و پلانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی داراییە. وەک ئاگادارن لە سەرەتای ئەم ساڵەوە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا و دابەزینی نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا هەرێمی کوردستان وەک هەموو ناوچە وڵاتانی دیکەی جیهان ڕوبەڕووی دۆخێکی سەختی ئابووری بواتەوە. نەناردنی ئەو بەشە بودجەی کە لەلایەن حکوومەتی فیدرالیەوە دەنێردرا بۆ چەند مانگێک دۆخەکەی زیاتر سەختتر کرد. ئێمە هەرزوو هەوڵماندا پلانێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە دابنین بە ئاراستەی کەمکردنەوەی خەرجەکان و زیادکردنی دەهات کە بەشێکە لە تەوەری چاکسازیەکان کە لە سەرەتای ئەم راپۆرتە خرانەتە ڕوو. بێگومان ئەم قەیرانە داراییە زیاتر هامان دەدات لەسەر درێژەدان بە جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی و هەوڵدان بۆ کەمکردنەوە و سنوورداکردنی کاریگەریە نەرێنیەکانی قەیرانی دارایی لە ڕێگەی کارکردن لەسەر کارنامەی کابینەی نوێیەم بۆ هەمەجۆرکردنی سەرچاوەکانی داهات و پشتنەبەستن بە تاکە سەرچاوەیەک وە گرنگیدان بە کەرتەکانی وەک کشتتوکاڵ و پێشەسازی و گەشت و گوزار و پێشکەشکردنی ئاسانکاری پێویست بۆ وەبەرهێنەرانی ناوخۆ بیانی. لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانەدا هەموو هەوڵێکمانداوە بۆ دابینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە لە ماوەی دەست بە کاربوونی کابینەی نوێیەمدا توانیمانە تا ئێستا 12 موچە دابەش بکەین و لەم ماوەیەدا تەنیا 2 موچە دواکەوتووە، ئەویش بەهۆی نەناردنی بەشە بودجەی هەرێم بۆ مانگەکانی 5 و 6 و 7 لەلایەن حکوومەتی فیدرالیەوە. بەهۆی کەمکردنەوەی تەمویلکردنی موچە لەلایەن حکوومەتی فیدرالی و ئەو دۆخە سەختە ئابووریەی کە هەموو جیهانی گرتوتەوە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا و دابەزینی نرخی نەوت و قەدەغەی هاتوچۆ و دابەزینێکی زۆری ڕێژەی داهاتی ناوخۆ کە هەمووی بووە هۆی دۆخێکی نائاسایی و ئەنجومەنی وەزیران بە ناچاری بڕیاریدا بە پێی توانا و داهاتی بەردەست موچە دابەش بکات و 2 موچە بە تەمویلکردنی 79% بدات. ئەم دۆخە سەختە داراییە دۆخێکی نەخوازراوە و حکوومەت یارێم دروستی نەکردووە و تەنیا تایبەتیش نییە بە ناوچە و هەرێمی ئێمەوە، بەڵکو نزیکەی هەموو جیهانی گرتوتەوە. بۆیە دەبێ بە ناچاری خۆمان لەگەڵ ئەم دۆخە سەختە بگونجێنین. لامان کات لە حکوومەت یارێم هەموو هەوڵی خۆی داوە بۆ ئەوەی بەو داهات و توانە داراییەی لە بەردەستە و لە ڕێگەی ڕێخستنەوەی موچەی فەرمانبەران و کەمکردنەوەی خەرجیەکانی حکوومەت و جێبەجێکردنی یاسای چاکسازی ئەم قۆناغە سەختە تێپەڕێنین. سەبارەت بە قەرز و پابەندیە داراییەکان لە چەند بوونەیەکی جیاواز ئاماژەم بەوەدەوە کە حکوومەت یارێمی کوردستان چەندین ملیارد دلار قەرز و پابەندی دارایی لەسەرە. بەشێکی زۆری ئەو قەرزانەش لە ئەسووی حکوومەتی فیدراڵە بەهۆی نەناردنی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتەکانی پێشووی عێراق. هەر بۆیەشە بەداخەوە حکوومەت یارێم خاوەنی هیچ یەدەگ و پاشەکەوتێکی دارایی نییە، کەواتە ئێمە تەنیا پشت بەو سەرچەوە دارایانە دەبەستین کە مانگانە دێتە بەردەستمان. ئەمەش وا دەکات لە هەر قەیرانێکی دارایی ڕوبەڕووی کێشە ببینەوە. لێرەدا دووبارە بە پێویستی دەزانم لە بابەتی قەرز و پابەندیە داراییەکان ئاماژە بە چەند خاڵێک بکەم. 1. لە ڕوانگەی پەیڕەوکردنی شەفافیت حکوومەت یارێم بڕیاری خستنە ڕووی سەرجەم قەرز و پابەندیە داراییەکانی ئەستۆی هەرێمی کوردستانیدا بۆ ئەمە بەستەش سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران خشتەی قەرز و پابەندە داراییەکانی نارد بۆ دیوانی چاودێری دارایی لە هەرێم بە مەبەستی چاوپێداخشانەوە و ڕادەربرینی چاودێری دارایی. سەرۆکاتی دیوانی چاودێری دارایی دەستەیەکی دارایی بۆ ئەم مەبەستە پێکێنا و یەکەمین راپۆرتی خۆی لەم بارەیەوە ئامادە کردووە. دواتر بە فەرمانێکی دیکەی سەرۆکاتی دیوانی چاودێری دارایی
هەمان دەستە ڕاست پێردرا بە کۆکردنەوەی زانیاری و دۆکیومنتی پێویست و ئامادەکردنی راپۆرتی کۆتایی پاش گەیشتنی راپۆرتی کۆتایی دیوانی چاودێری دارایی ئەنجومەنی وەزیران راپۆرتێکی ورد لەسەر بڕی قەرز و پابەندیە داراییەکان دەنێرێت بۆ پەرلەمانی کوردستان. دوو زۆربەی داتاکانی ئەم خشتەیە لەلایەن وەزارەت و لایەنە پەیوەنددارەکانەوە تا ڕێکەوتی 15 ئەیلولی 2020 نوێ کراونەتەوە لەگەڵ ڕەچاوکردنی هەندێک لە داتاکان کە مێژوەکەیان بۆ پێش ئەم ڕێکەوتە دەگەڕێتەوە. بەڕێوەبەراتی بەڕێوەبردن و هەماهەنگی قەرزی گشتی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کاری کۆکردنەوەی زانیاریەکان و پۆلێنکردن و ڕێخستنەوەی ئەنجام داوە کە ئێستا قەرز و پابەندیە داراییەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە. خشتەیەکەیە بۆتانی باسەکە. کۆی گشتی قەرزەکانی دەرەکی و ناوخۆ 7 ملیار و 256 میلیۆن و 283,646 دلار کە بە دینار ئەکاتە 8 تریلیۆن و 576 ملیار و 927 میلیۆن و 269,862 دینار. کۆی گشتی پابەندیە داراییەکان 8 ملیار و 337 میلیۆن و 989,532 دلار کە دەکاتە 9 تریلیۆن و 855 ملیار و 503 میلیۆن و 626,824 دینار. کۆی گشتی پابەندە دارایی تایبەت بە پاشەکەوتی شایستە دارایی موچەخۆران و خانەنشینان 8 ملیار و 966 میلیۆن و 156,514 دلار کە دەکاتە 10 تریلیۆن و 597 ملیار و 997 میلیۆن دینار. بابەتی هەردوو بانکی بازرگانی عێراقی TBI و بانکی کوردستانی نێودەوڵەتی 3 ملیار و 916 میلیۆن و 245,347 دلار کە دەکاتە 4 تریلیۆن و 629 میلیارد دینار. کۆی گشتی قەرزەکان و پابەندە داراییەکانی هەرێم ئێستا 28 ملیار و 476 میلیۆن و 657 هزار دلارە کە دەکاتە 33 تریلیۆن و 606 میلیارد دینار. تەوەری سێیەم دۆخی تەندروستی و ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا. ئاشکرەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە ڕۆژانی یەکەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەستی بەگرتنەبەری ڕێکارەکانی خۆپارێزی کرد. تەنانەت ئەزمموی سەرکەوتووی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و جێبەجێکردنی ڕێکارەکانی خۆپارێزی و ڕێنمایە تەندروستیەکان بووە مایەی ستایشی ڕێکخراوی تەندروستی جیهانی و زۆر ڕێکخراو وەلایەنی دیکە. بەڵام بەداخێکی زۆرەوە خەڵکانێک لە جیاتی هاوکاریکردن و پشتیوانیکردنی هەنگاوەکانی حکوومەت بۆ پاراستنی کۆمەڵگە هەوڵی ناشرینکردنی هەنگاو و پلانەکانی حکوومەتیاندا و بابەتەکەیان بە سیاسی کرد. بەردەوامە لە پیادەکردنی پلانێکی تایبەت بە تەرخانکردنی بودجەی پێویست بۆ ئەمە بەستە. لێرەدا ئاماژە بە چەند خاڵێک دەکەین کە حکوومەتی هەرێم بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا گرتوویەتە بەر. یەک خەرجکردنی نزیکەی 28 میلیارد دینار بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە بوارەکانی خۆپارێزی و بەرەنگاربوونەوە و زوو دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێ. دوو 159 ئامێری هەناسەی دەستکردی تایبەت بە پێشکەشکردنی خزمەتی پزیشکی بۆ نەخۆشیەکانی کۆرۆنا ئێستا لە کارکردندان و 72 لە پلاندانانن و بۆ ئەم مەبەستە و زیاتر لە 85 ڤنتیلەیتەری نوێ و مۆدێرن کردراوە. سێ چالاکردنی سیستمی هێڵی گەرمی 122 و ئامادەکردنی 186 تیمی وەڵامدانەوەی خێرا. 4 40 شوێن لە نەخۆشخانە جیاکراونەتەوە و ئامادەکراون بۆ وەرگرتنی کەیسی نوێ کۆرۆنا. هەروەها دابینکردنی ئامرازەکانی خۆپارێزی PPE بۆ ستافی نەخۆشخانەکان. 5 ئەنجامدانی زیاتر لە 5,000 تێستی ڕۆژانە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی کۆرۆنا کە تا ئێستا نزیکەی 9 ملیۆن تێست ئەنجام دراون و 28 تاقیگەی گشتی و تایبەت پشکنین ئەنجام دەدەن. 6
زیاتر لە 3400 بوتڵی پلازما وەرگیرەوە بۆ پێدان بە توشبوانی کۆرۆنا کە لە نێوان پارێزگاکان ئاڵۆگۆڕ کراوە. هەر بوتڵێکی پلازماش بڕی زیاتر لە 400,000 دینار خەرجی پێویستە. حوت ڕاگەیاندنی کەمپینێکی سەرتاسەری سەبارەت بە بڵاوکردنەوە و هوشیاری تەندروستی بۆ هاوڵاتیان و بڵاوکردنەوەی هەموو ئەو پەیام و ڕێنمایە تەندروستیانەی کە لەلایەن وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە پەسەند کراوە. جیا لەو پلانای بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دانراوە و جێبەجێ کراوە ئەم هەنگاوانەش بۆ پێشخستن و باشترکردنی کەرتی تەندروستی ئەنجامدراوە. یەک دانانی بەردی بناغی نەخۆشخانەی سەد قەرەویلەیی لە کۆمەڵگەی هێتوتێ لە قەزای ئامێدی بە بڕی 43 ملیۆن دلار. بڕی 23 میلیارد دینار بۆ دابینکردن و سازدانەوەی ئامێرەکانی پزیشکی خەرج کراوە. سێ زیاتر لە 40 میلیارد دینار بۆ کڕینی دەرمان و پێداویستی شێرپەنجە و دابینکردن و سازدانەوەی ئامێرەکانی شێرپەنجە خەرج کراوە بە پاڵپشتی سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە. سێ کەمکردنەوەی کرێی نەخۆش بە ڕێژەی 25% لە نەخۆشخانە تایبەتەکان بۆ کەمکردنەوەی بارگرانی لە سەرشانی هاوڵاتیان لەم بارەدۆخە نالەبارەدا. چوار هەموارکردنی ڕێنمایی پێدان و نوێکردنەوەی کۆمپانیەکانی دەرمان و پێداویستی پزیشکی و تاقیگەی و ئامێری پزیشکی و ڕاگررتنی چالاکی گشتە و کۆمپانیانەی کە پابەند نەبوون بە ڕێنمایەکان کە ژمارەیان 33 کۆمپانیایە، هەروەها هەموارکردنی ڕێنمایەکانی پێدان و نوێکردنەوەی نەخۆشخانە و سنتەرەکانی کەرتی تایبەت و هەموارکردنی ڕێنمایەکانی پێدانی مۆڵەت یاوەردەکردنی خوراک بە ڕێگەی زانستی. 5 ئامادەکردنی پرۆژەی یاسای مافی نەخۆش بۆ خزمەتکردنی زیاتری نەخۆش و پاراستنی ماف و تایبەتیەکانی نەخۆش لە هەرێمی کوردستان. بەردەوامبوونی پرۆژەی خزمەتگوزاری و استراتیجیەکە. وەک پێشتر ئاماژەم پێدا سەرەڕای قەیرانی دارایی و ئەو دۆخە سەختەی ڕوبەڕوومان بووەتەوە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بووە لە پێشکەشکردنی پرۆژەی خزمەتگوزاری و ئەنجامدانی پرۆژەی استراتیجی لە چوارچێوەی کارنامەی کابینەی نوێم بۆ بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. لێرەدا بە گرنگی دەزانم هەرتەنیا بۆ نمونە ئاماژە بە هەندێک لەو پرۆژانە بکەم. یەک کارکردن بۆ هەمە جۆرکردنی سەرچاوەکانی داهات و بەهێزکردنی ژێرخانی ئابووری. لە چوارچێوەی کارکردنمان بۆ هەموو جۆرکردنی سەرچاوەکانی داهات و پشتنەبەستن بە تاکە سەرچاوەیەک حکوومەتی هەرێم کاری کردووە بۆ گرنگیدان بە سەرجەم کەرتەکان بە تایبەتی کشتتوکاڵ و پیشەسازی. بۆ ئەم مەبەستەوە لە ماوەی یەک ساڵی دەست بە کاربوونماندا دەست بە جێبەجێکردنی ئەم پلان و پرۆژانە کراوە. یەک دەستکردن و دروستکردنی چەند ناوچەیەکی پیشەسازی خوراک لە شارەکانی کوردستان با هاوکاری کەرتی تایبەت لەوانە ناوچەی پیشەسازی خوراک لە دهۆک کە سەدان کارگە و کۆگای خۆراکی لەسەر دروست دەکرێت بە گژمەی 7 میلیارد دینار. دوو کارکردن لەسەر دروستکردنی 11 ناوچەی پیشەسازی خوراکی ئەو شێوە لە هەولێر و سلەیمانی و هەڵەبجە و گەرمیان بەم نزیکانە لە هەڵەبجە بەردی بناغی دادەنرێت. سێ کارکردن بۆ دروستکردنی 5 سایلۆ لە شارەکانی دهۆک، هەڵەبجە، زاخۆ، کفری و هەریر کە هەر سایلۆیە خەرجەکەی نزیکی 20 میلیارد دینار. دوام لە بواری گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵ و بەرهەمی ناوخۆ، یەک تەرخانکردنی نزیکەی 33 میلیارد دینار بۆ تەواوکردنی 12 پرۆژەی بەنداو لە هەرێم. دوو قەدەغەکردن و دانانی باجی پێویست لەسەر بەرهەمی ئاوردە بۆ پارێزگاریکردن لە بەرهەمی ناوخۆیی بۆ ئەو بەرووبوومانەی کە خواستی بازارەکان پڕ دەکەنەوە. سێ پرۆژەی بە بازارکردنی گەنم لە هەرێمی کوردستان بە دروستکردنی 3 کارگەی گەورە لە هەولێر، سلەیمانی و دهۆک لە بڕی 500,000 تۆن گەنم لە ساڵێکدا وەردەگرنەوە بۆ دروستکردنی ئاردی سپی و هەموو ئەو خوراکانەی لە گەنم بەرهەم دەهێنرێن. چوار دانانی باش لەسەر هێلکەی هەڵهێنەر بەم هۆیەوە 13 پرۆژەی استراتیجی ناوخۆیی دەست بەکار بوونەتەوە و سەدان هەلی کار ڕەخسێنراوە. 5 دروستکردنی بۆردی باڵای پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. دەیان پرۆژەی تر لە بواری گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵ ئەنجام دران کە دواتر لە راپۆرتی گشتیدا دەخرێنە ڕوو. سێم لە بواری کارەبا.
لە بواری زیادکردنی بەرهەمێنانی کارەبادا لە ڕێگەی چارەسەرکردنی کێشەی یەکەکانی کارەبا و زیادکردنی بڕی گازی سروشتی و بەگەرخستنی وێستگەی هەڵمی خەبات کە بووە هۆی ئەوەی 843 مێگاواتی کارەبا زیاد بکرێت لە ناو تۆڕەکانی هەرێم و سەرنجام بۆ یەکەمین جار لەسەر ئاستی بەرهەمێنانی کارەبا گەیشتە 3700 مێگاوات. ئەمە جیا لەوەی کە 206 مێگاوات بە پارێزگای مووسڵ و 56 مێگاواتیش بە کەرکووک درراوە. تێکرای پێدانی کاتژمێرەکانی کارەبا ئێستا لە هەرێمی کوردستان لە نێوان 20 تاکو 21 کاتژمێر. سەرەڕای کەمکردنەوەی خەرجیەکان و زیادکردنی داهاتی کارەبا و دابەشکردنی پێوەری زیرەک بۆ دابەشکردنی کارەبا. لە ڕووی هەموارکردنی گرێبەستەکانی کارەبا. 1. نرخی کڕینی 1 مێگاوات کاتژمێر لە کۆمباین سایکل بە پێی گرێبەست 63 دلار بوو کە کەم کراوەتەوە بۆ 45 دلار. 2. قەرەبووی وەبەرهێنەران بە پێی گرێبەست 1 مێگاوات بۆ 1 کاتژمێر بە 32 دلار بوو کە کەم کراوەتەوە بۆ 16 دلار. 3. گۆڕینی جووری سوتەمەنی وێستگەکان لە دیزل بۆ نەوتی ڕەش بەم هەنگاوەش تێچوو یەکەی کارەبا لە 22 سنتەوە بووەتە 7.2 سنت. لە ڕێگەی ئەنجامدانی ئەم هەموار و ڕێخستنەوە لە کەرتی کارەبا پارەیەکی زۆرمان بۆ حکوومەت گەڕاندۆتەوە کە ساڵانە زیاتر لە 300 میلیۆن دلارە. 4. لە بواری ڕێگاوباندا دانانی بەردی بناغا و دروستکردن بە پرۆژەی استراتیجی دانانی بەردی بناغا و دەستکردن بە پرۆژەی استراتیجی شەقامی ساتمەتری سلەیمانی کە درێژەکەی 146 کیلومترە و ئەم پرۆژە گرنگە قەرەباڵغێکی زۆر لەسەر شاری سلەیمانی کەم دەکاتەوە. 2. کارکردن لەسەر شەقامی 150 مەتری ئەولێر کە درێژەکەی 70 کیلومترە. ئەو بەشەی ئێستا کاری تێدا دەکرێت لە قۆناغی کۆتاییدایە و بە تەواوبوونی ئەو پرۆژە گرنگە قەرەباڵغێکی زۆر و جەنجاڵیەکی زۆر لەسەر شاری هەولێر کەم دەکاتەوە. 3. ڕێگای جوتسایدی هەولێر دهۆک کە بە گۆپاڵ ناسراوە درێژیەکەی 6 کیلومتر دەبێت و ئەویش لە قۆناغی کۆتاییدایە. دروستکردنی ڕێگای کەلار سلەیمانی کە ڕێژەی 36 لە سەتی جێبەجێ کراوە. 5. یەکێک لەو پرۆژە گرنگانەی کە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمدا ئەنجامدراوە جێبەجێکردنی نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکانی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بووە هەر لە زاخۆوە تاکو گەرمیان بە بودجەی 43 میلیارد دینار کە 79 پرۆژە بوون و بۆ ماوەیەکی پێوانەیی لە ماوەی 70 ڕۆژدا تەواوکران. ئەمە جگە لە تەواوکردنی 22 پرۆژەی تری ڕێگاوبان بە بڕی زیاتر لە 110 میلیارد دینار کە دواتر وردەکاریەکانی لە راپۆرتێکدا دەخرێنە ڕوو. تەوەری 4. پرۆسەی گفتوگۆ و دانوستان لەگەڵ بەغدایە. هەر لە سەرەتای دەست بەکاربوونمان کارمان کردووە بۆ ئەوەی پەیوەندیەکی باش و بنیادنەرمان لەگەڵ حکوومەتی فیدرالی لە بەغدا هەبێت. یەکێک لە ئەرکەکانی لە پێشنەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. هەر لەم ڕوانگەیەوە یەکەمین سەردانی فەرمیمان دوای دەست بەکاربوون بۆ بەغدا بوو کە مەبەستمان نیشاندانی نیازپاکی بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکان بە شێوەیەکی بنەڕەتی و گەیشتن بە چارەسەرێکی گشتگیر و هەمەلایەنە لەسەر بنەمای دەستور. تا ئێستا گفتوگۆکانمان لەگەڵ حکوومەتی فیدرالی بەردەوامە لەسەر ئەم دۆسیانە. یەکەم دۆسیەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم لە یەکەم کۆبوونەوەی لەگەڵ شاندی حکوومەتی فیدرالی لە ڕێکەوتی 25 هەفتی 2019 لە دوای 15 ڕۆژ لە دەست بەکاربوونی دەستی کردووە بە دانوستان لەسەر کێشەی ئەم ناوچانە و پرۆژە و تێڕوانین و پێشنیاری پێویستیشی بۆ چارەسەری پێشکەشی حکوومەتی فیدرالی کردووە. دوای چەند ڕۆژێکیش لە دەست بەکاربوونی حکوومەتی هەرێمیش لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە 30 هەفتی 2019 بە بڕیاری ژمارە 7 لێژنەی باڵای دانوستان بۆ ئەمە بەستە پێکات کە پرۆژەی حکوومەتی هەرێمیش پرۆژەیەکی ئەمەلایەنە و لەسەر 2 ئاست کار بۆ چارەسەرکردنی ئەم دۆسیە دەکات. ئاستی یەکەم بریتیە لە ئاساییکردنەوەی بارودۆخی سەربازی و ئیداری و ئەمنی و سیاسی و ڕێگەگرتن لە پرۆسەی تعریبکردنی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کە بەداخەوە تا ئێستاش بە چڕی بەردەوامە.
حکوومەتی یاریێمی کوردستان ڕۆژانە لەسەر کۆی ئەو ڕفتارانەی دژی وڵاتیان ناوچانە دەکرێت لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی اتحادی لە پەیوەندیدایە بە مەبەستی ڕێگرتن لە سیاسەتی تعریب. بۆ چارەسەری کێشەی گۆڕینی باری دیموگرافیام ناوچانە لە سەردانەکانی شاندی حکوومەتی یاریێم بۆ بەغدا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق و بەرپرسانی دیکەی عێراق کۆبوونەتەوە و ڕوانگەی حکوومەت یاریێمیان بۆ چارەسەرکردنی کێشەکان پێڕاگەیاندون. بڕیارە لە ماوەی داهاتوودا لێژنەی باڵای دانوستان تایبەت بەم دۆسیە سەردانی بەغدا بکاتەوە. ئاستی دووەم چارەسەرکردنی ئەم دۆسیە بریتیە لە جێبەجێکردنی مادەی 140 دەستور کە لە کۆبوونەوەی ڕۆژی 25 هەفتی 2019 شاندی حکوومەتی اتحادی لەگەڵ حکوومەتی یاریێم کە لە هەولێر ئەنجامدرا پرۆژە و تێڕوانینی حکوومەتی یاریێم سەبارەت بە جێبەجێکردنی مادەی 140 پێشکەش بە حکوومەتی اتحادی کراوە. گرنگترین برگەکانی پرۆژەکەش بریتین لە دروستکردنەوەی لێژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 140 و دەستپێکردنەوەی هەنگاوەکانی یاساییکردنەوە و قەرەبۆکردنەوەی زیان لێکەوتووان. بەڵام تا ئێستا حکوومەتی فیدرالی وەڵامی فەرمی و ئەرێنی حکوومەت یاریێمی کوردستانی لەسەر ئەم بابەتە نەداوەتەوە. ئەوەی جێگەی نیگەرانی قۆڵی ئێمەیە بەردەوامبوونی سیاسەتی بە عەرەبکردنی ناوچە کوردستانیەکانە کە ئێمە بە وردی چاودێری بارودۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەکەین کە بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و گۆڕینی دیموگرافیا و ناوچانە بەردەوامە و ئەمەش دووبارەکردنەوەی هەمان سیاسەتی ڕژێمەکانی پێشووی عێراقە کە لە دژی خەڵکیە و ناوچانە بەکاردێت. ئەم سیاسەتە لە کاتێکدا پیادە دەکرێت کە بە پێی دەستور نەخشە ڕێگەیەک بۆ چارەسەرکردنی ئەم دۆسیە و چۆنیەتی یاساییکردنەوەی بارودۆخی ناوچە کێشە لەسەرەکان و دیارکردنی چارەنووسیان دیاری کراوە. حکوومەت یاریێمی کوردستان هەرگیز سیاسەتی تعریب قبول ناکات و ڕەتی دەکاتەوە بە تایبەت گەڕانەوە و نیشتەجێکردنی خەڵکانێک کە دانیشتووی ڕەسەنیە و ناوچانە نین یان داگیرکردنەوەی گوند و ناوچە کوردستانیەکان و دەرکردنی هاوڵاتیانی کورد و تورکمان لەسەر خاکی خۆیان و داگیرکردنەوەی زەویە کشتتوکاڵیەکانیان و جارێکی دیکە بەخشینی بەو کەسانەی لە ژێر سایە و بە پشتیوانی ڕژێمی پێشوو زەویەکانیان داگیرکرد بوو. داوا لە حکوومەتی فیدرالی دەکەین کە ڕێکاری پێویست بگرێتە بەر و ڕێگری بکات لە درێژەدان بەم جۆرە سیاسەتە و ڕێگە نەدات هێزە چەکدارەکان بۆ زۆڵمکردن لە خەڵکی ئەو ناوچانە بەکار بهێنرێت چونکە ئەم جۆرە سیاسەتە هەڕەشە لە ئاشتی کۆمەڵاتی و بەیەکەوە ژیانی ئاشتیانەی پێکاتە و نەتەوەکانی ناوچەکە دەکات. دوام دۆسیەی دارایی بە مەبەستی دەست بەکارکردنی بودجە و شایستەداریەکانی هەرێمی کوردستان بە مەبەستی دەستەبەرکردنی بودجە و شایستەداریەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان حکوومەت یاریێم هەموو هەوڵێکی خستۆتە گەر بۆ ئاراستەی چارەسەرکردنی ئەم کێشانە بە شێوەیەکی بنەڕەتی. کابینەی نێوامی حکوومەت یاریێم لە 25 هەفتی 2019 یەکەم کۆبوونەوەی فەرمی لەگەڵ حکوومەتی فیدرالی ئەنجامدا و هەردوو لە ڕێککەوتن لەسەر چارەسەرکردنی کێشەکان. ئەوە بوو دوای چەندین سەردانی شاندی یاریێم بۆ بەغدا و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی فیدرالی لە 1 دوانزدەی 2019 شاندی حکوومەت یاریێم گەیشتە ڕێککەوتنێکی سەرەتایی لەگەڵ حکوومەتی فیدرالی و بە پێی ڕێککەوتنەکە حکوومەت یاریێم ئامادەی خۆی دەربڕی بۆ ڕادەستکردنی بڕی 250,000 بەرمیلی نەوتی ڕۆژانە بە حکوومەتی فیدرالی لە بەرامبەردا حکوومەتی فیدرالی شایستەدارەکانی هەرێم دابین کات کە مانگانە بە 900 ملیۆن دۆلار دیاری کرابوو. دواتر ئەو ڕێککەوتنە خرایە چوارچێوەی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020ەوە. بەڵام بەهۆی تێکچوونی بارودۆخی سیاسی عێراق و دەستپێکردنی خۆپێشاندانەکان و بە بیانۆی دەست لە کارکێشانەوەی حکوومەتەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی ئەگەر چی لە ئەنجومەنی وەزیرانی فیدرال دەنگیش لەسەر پرۆژەکە درابوو بەڵام پرۆژە یاساکە نەناردرا بۆ پەرلەمان. بێگومان ئەگەر ئەو ڕێککەوتنە لەو کاتەوە تا ئێستا جێبەجێ بکرابە هەرێم تووشی ئەم قەیرانە داراییەی ئێستا نەدەبوو. بۆیە ئەوەی پابەند بووەکانی خۆی جێبەجێ نەکرد حکوومەتی فیدرالی بوو نەک حکوومەتی هەرێمی کوردستان. بەداخەوە لە ڕێکەوتی 16/4/2020 بە بیانۆی دەرنەچوونی یاسای بودجە حکوومەتی فیدرالی بە شەموچەی فەرمانبەرانی هەرێمی بڕی کە بڕەکەی 583 میلیارد دینار بۆ چارەسەرکردنی ئەم کێشەش حکوومەت یاریێم
شاندێکی ناردە بەغدا بەڵام تا دەست بە کاربوونی حکوومەتەکەی بەڕێز مستەفا کازمی ئەم کێشەیە چارەسەر نەکرا. تەنیا بۆ یەک مانگیش بڕی 400 میلیارد دینار ڕەوانەی هەرێم کرا. دوای دەستپێکردنەوەی دانوستان بە مەبەستی گەیشتن بە چارەسەرێکی بنەڕەتی دوای چەندین سەردانیش بۆ بەغدا و گۆڕینەوەی 12 نامە و پێشنیار لەگەڵ حکوومەتی فدرال گەیشتینە ڕێکەوتنێک هەرچەندە ئەو شایستە دارایانەی ڕەوانەی هەرێم دەکرێت زۆر کەمترە لە شایستە یاسایەکانی هەرێم. ئێستا کە یاسای بودجەی ساڵی 2020 پەسەند نەکراوە و حکوومەتی فدرالی کار بە یاسای ئیدارەی دارایی ژمارە 6 ساڵی 2019 دەکات. لە چوارچێوەی ئەم یاسایشدا ئێمە ڕازی بووین کە داهاتی غەیرەنەوتی بەپێی ئەم یاسایە مامەڵەی لەگەڵدا بکرێت. هەروەها لاڕێمان نەبووە لە ئیدارەدانی دەروازە سنووریەکان بە هاوبەشی بەپێی مادەی 114 بەرگەی یەکەم لە دەستور و بە ئەلکترۆنیکردنی دەروازە سنووریەکان و بەستنەوەیان بە دەروازە سنووریەکانی دیکەی حکوومەتی فدرالی. حکوومەتی هەرێم لاری نییە لەسەر وردبینی کردنی داهات و خەرجەکان و ئەو قەرزانەی لە ئەستۆی حکوومەتی فدرالە یان ئەو بڕەپارانەی حکوومەتی فدرالی بانگەشەی دەکات کە لە ئەستۆی حکوومەتی هەرێمە. لەلایەن دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان بە هەمانگی لەگەڵ دیوانی چاودێری فدرالی بە پێی یاسای ئیدارەی دارایی فدرالی ژمارە 6 ساڵی 2019 لە پرۆژەی یاسای بودجێ عێراق خەرجەکانی بە زیاتر لە 148 تریلیۆن دینار خەملێنراوە، بەڵام داهاتەکەی بە 67 تریلیۆن دینار خەملێنراوە. بەمەش بودجەی فدرالی زیاتر لە 60% کورتێنانی هەیە و ئەم کورتێنانەش بەداخەوە بەشی هەرێم کەم دەکاتەوە. سێەم دۆسیەی نەوت. سەبارەت بە دۆسیەی نەوت بە هۆکاری دەرنەچوونی یاسای بودجەی ساڵی 2020 حکوومەتی فدرالی دوای ڕادەستکردنی نەوتی نەکردووە، بەڵکو باسی داهاتی نەوت دەکات و حکوومەتی هەرێم لە مەشدا پابەندی خۆی نیشانداوە بە ڕادەستکردنی داهاتی نەوت بە مەرجێک لە بەرامبەردا حکوومەتی فدرال شایستەدارەکانی هەرێم دابین بکات. هەروەها حکوومەتی هەرێم ڕازی بووە لەسەر ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوت بە حکوومەتی فدرالی تاکو لە ڕێگای سۆمۆ بفرۆشرێت. ئەمەش لە پرۆژە یاسای بودجەی 2020 ئاماژەی پێکراوە. ئێستا کە ڕەشنووسی پرۆژەی بودجە ئامادەکراوە تێبینیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانمان داوەتە حکوومەتی فدرال بە مەبەستی چارەسەرکردنی هەندێک بڕگە و مادەی پرۆژەی بودجە. سەبارەت بە پابەندبوون بە بڕگارەکانی ڕێکخراوی ئۆپێک پلاس حکوومەتی هەرێم پابەندبوونی خۆی ڕاگەیاندووە بە کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت، بەڵام بە پێوەرێکی دادپەروەرانە و بۆ ئەم مەبەستەش وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێکەوتی 18/4/2020 لەگەڵ حکوومەتی فدرال گەیشتونەتە ڕێکەوتنێک کە پابەندبوونی حکوومەتی هەرێم نیشان دەدات بە مەرجێک ڕێژەی کەمکردنەوە دادپەروەرانە بێت و زیان بە بارودۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان نەگەیەنێت. بۆ ئەمە بەستەش نووسراوی فەرمیمان ئاراستەی حکوومەتی فدرال کردووە. سەبارەت بە دابینکردنی پێداویستە ناوخۆیەکانی نەوتی سپی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم پێویستی بە 260 ملیۆن لیترە. ئێمە داواشمان لە حکوومەتی بەڕێز کازمی کرد کە ئەم بڕە نەوتەمان بۆ دابین بکات، بەڵام تا ئێستا حکوومەتی فدرال ئەگەر چی پێشتر ڕەزامەندی مەبدەئی لەسەر 100 ملیۆن لیتر دەربڕی بوو، بەڵام تا ئێستا تەنیا ڕەزامەندی لەسەر 50 ملیۆن لیتر داوە. هەروەها لە بواری وزە و کارەبا و گاز لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرال گفتوگۆ هەیە و لەم ڕۆوە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەباشی نیشانداوە بۆ هەماهەنگی کارکردن سەبارەت بەم دۆسیە. ئێمە پێمان وایە پەسەندکردنی یاسای نەوت و گاز و هەموارکردنی یاساکانی وەزارەتی نەوت و کۆمپانیای نەوتی نیشتیمانی و کۆمپانیای بە بازارکردنی نەوت بە شێوەیەک لەگەڵ دەستور گونجاو بێت چارەسەری بەشێکی زۆری ئەو کێشانە دەکات کە پەیوەندیان بە نەوت و گازەوەیە. چوارەم دۆسیای هێزی پێشمەرگە. شاندی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین کۆبوونەوەی لەگەڵ حکوومەتی فدرال کردووە و وەزارەتی پێشمەرگە وەزارەتی بەرگری عێراق لەسەر گرنگی هەماهەنگی و کاری هاوبەش بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر و پڕکردنەوەی بۆشەی ئەمنی و دەستەبەرکردنی شایستەکانی پێشمەرگە لەلایەن حکوومەتی فدرالی لە گفتوگۆدا.
سەبارەت بە هەماهەنگی ئەمنی و عسکەری ڕێکەوتنێک کراوە لە نێوان وەزارەتی پێشمەرگە و لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی فیدرالی بۆ دروستکردنی 6 ناوەندی هاوبەشی زانیاری لە دیالا و کەرکووک و مەخمور و مووسڵ و هەولێر و بەغدا. هەروەها دەرفەتی کاری هاوبەش و ئۆپەراسیۆنی هاوبەش لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق لە ئارادایە، بەڵام تا ئێستا دەست بەکار نەبوون و بەرگارەکان نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە و گفتوگۆکان لەم بارەیەوە بەردەوامن. سەبارەت بە موچە و شایستەدارەکانی هێزی پێشمەرگە، ئەگەر چی ساڵانە لە بودجەکانی عێراق بڕە بودجەیەک بۆ هێزی پێشمەرگە دادەنرێت، بەڵام بەداخەوە دواتر بە بیانۆی جیاجیای ناقانونی و بە بێ هیچ پاسەوەیەک خەرج ناکرێت. بۆ بودجەی ساڵی 2020 لە ئەنجامی دانوستانی شاندی حکوومەتی هەرێم لە بودجێ عێراقدا هێزی پێشمەرگە وەک هێزە هاوشێوەکانی لە ناو خەرجیەکانی سیادی جێگەی بۆ کراوەتەوە. هیوادارین کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند کات و ئاستەنگی بۆ دروست نەکات. ئومیدەوارم هەردوو لامان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی ئەو کەشە ئەرێنی و ئەو دەرفەتە لە دەست نەدەین کە ئێستا لە ئارادایە بۆ چارەسەرکردنی سەرجەم پرس و کێشە هەڵپەسێردراوەکان بە شێوەیەکی بنەڕەتی و لەسەر بنەمای دەستور، چونکە چارەسەرکردنی کێشەکانی نێوانمان و هەبوونی پەیوەندیەکی بنیادنەر و هاوبەشانە لە نێوان هەرێم و حکوومەتی فیدرالی فاکتەرێکی زۆر گرنگی سەقامگیری و ئارامی عێراق و ناوچەکەیە و لە بەرژەوەندی گشت هاوڵاتیانی عێراقیشدایە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان پەرلەمانتارانی بەڕێز، ئەمە و زانیاری و بەرچەوڕوونیانە بوون کە بە پێویستم زانی ئەمڕۆ بۆ ئێوەی بەڕێز بخەمەڕۆ. دواتر حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی راپۆرتێکدا بە داتا و وردەکاری پێویستەوە کۆی چالاکی و زانیاریەکان دەخاتە بەردەست ئێوەی بەڕێز و ڕایگشتی. لێرەدا بە پێویستی دەزانم سوپاسی خۆڕاگری خەڵکی هەرێمی کوردستان بکەم بۆ تێگەیشتنیان بۆ ئەم دۆخە سەختە و ئەو ئاستەنگانەی ئێستا ڕوبەڕوومان بۆنەتەوە. دڵنیام بە پشتیوانی و هاوکاری و پشودریژی ئێوەی بەڕێز ئەم ڕۆژە سەختانەش تێدەپەڕێنین و هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی پێشکەوتوتر و گەشەسەندوتر هەنگاو دەنێت. هەر شاد و تەندروست بن. زۆر سپاس.